هێزی پێشمەرگەی کوردستان لە دواسەنگەرەکانی بەرگریەوە لە خاکی کوردستان جەخت لە سەپاراستنی یاسای شۆرامی کەرکووک دەکەنەوە و ڕایدەگەیەنن خوازیارم کێشە سیاسیەکانی کەرکووک بە گفتوگۆ لە نێوان هەرێم و بەغدا چارەسەر بکرێن. ئێمە لە سەنگەرەکانی بەرگریان بۆەوەی بەرگری لە جەماوەری بە شەرەفی شاری کەرکووک بە تایبەتی و کوردستان بەگشتی بکەین و دیارە ئێمە مەبدەمان ئەوەیە کە نامانەوێت ڕوبەڕووی هیچ هێزێک ببینەوە جارێکی کە شەڕێکی تازە دروست بێتەوە بۆی دۆخی ئەمنی کەرکووک تێک نەچێ و ئۆقرەیەک بە دڵی جەماوەری بە شەرەفی کەرکووک کابێتەوە ئەمانەوێ بە شێوەیەکی ئاشتیانە بە زمانی دایەلۆگ ئەو کێشە و گرفتانەی کە هەیە چارەسەریکەین و زاڵبین بە سەرۆزەکانە. ئەفسەرانی هێزەکانی بەرگری و فریاکەوتنیش دووپاتی دەکەنەوە هێزی پێشمەرگە لە قۆناغی بەرگریدایە و بەو ئاراستەیە کار دەکەن ئارامی وەقرەی کەرکووک بپارێزن. تاکو آخر نفس دیفاع لە بەتایبەتی شاری کەرکووک و میلەتەکەی خۆمان بکەین لەم سەنگەرانەوە کە 3 ساڵ ئێمە لێرە بەرگریەکەین و ئێستاش ئامادەین خەڵکی کەرکووک دنیا بکەینەوە ئیشەڵا یەک شتێک نابێ ئێمە لە سەنگەرەکانی خۆمانە ئامادەین نەک بگرە سەنگەر چۆڵەکەین و خەریکی سەنگەر سازیشین ینی خۆمان بوانێ حاڵەتی تر ئاماداکەین. ئێمە وەکو خەڵکی کەرکووک وەکو پێشمەرگەی کەرکووک وەکو پاراستنی خاچی کەرکووک و هەموو کوردستان ئێمە هەموو کاتێ ئامادەین هورشمان لەو پەڕی بەرزی و عالیایە خەڵکی کەرکووکیش دڵنیا ئەکەینەوە بە هەموو شێوەیەک لەم سەنگەرانە ئێمە هەڵناسین هەر کەسێکی بێوێت تعدامان لێ بکە یاخۆ شەرمان بێفرەشی ئامانین بەرەنگاری بینەوە وەکو هێزی پێشمەرگە ئەرکمان پاراستنی سنوورەکانی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانە دیارە ئێمەوە 3 ساڵ و ئەوەنەیە ئێمە لەگەڵ ڕێکخراوێکی ترۆریستیدا لەم سنوورە ئەجەنگین دیفاع لە شاری کەرکووک و لە کوردستان و لە خەڵکی کەرکووکەکەین ئێستش ئێمە پەیمان تازەکەینەوە هەر ئەو پێشمەرگانەین کە دیفاعمان کە شەڕمان لەگەڵ داعش و دیفاعمان لە خەڵکی کەرکووک و شاری کەرکووک و ئێستش بۆ هەموو ناحەزێک بۆ هەموو کەسێک بێت دەست بۆ کەرکووک بۆ کوردستان ئێمە هەر ئەو پێشمەرگانەی خوێنی خۆمان بەختەکەین و هیچ پەشیمانینەوەی کە کردومانەوە ئامادەی هەمومان خۆمان بە کوژبین لەسەر خاکی پستێخاکی هەرێمی کوردستان و کەرکووک. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن لە کاتێکدا وەک پەرسەکردداری ڕفراندۆم ئاڵۆزێ سیاسیەکان لە نێوان هەرێم و بەغدا پەریان سندووە دۆخی کەرکووک دەخوازێت بە دایەلۆگ و گەڕانەوە بۆ مێزی دانوستاندن کێشەکانی کەرکووک لە نێوان هەرێم و بەغدا چارەسەر بکرێن. سەنگەرەکانی پێشمەرگە لە باشووری کەرکووک جێگیرە و فەرماندەکانی پێشمەرگەش دەخوازن سیاسیەکان کێشەکان بە دیالۆگ چارەسەر بکەن. عومەر غەریب، کورسات نیوز، باشووری کەرکووک.